بۆ گۆران بڵێ باشە چێ لەو دیدی دیاری داوۆزە واژەیەەکە دیاری لێ کاکی چی بە دنیا گەرم نابن مامەسا سیوانی ژێر بەڕێز سەرۆکی هەرێمی کوردستان بابەت چاکسازی ئێمە لە هەڵمەتی دادپەروەری کە 11 ساڵە بۆ کەمکردنەوەی نادادپەروەری لە دابەشکردنی سەروەت و سامانی کوردستان کار دەکەین. پێمان وایە ئەم یاسایە پەیوەندی بە پڕنسبیەکانی چاکسازیەوە نییە و هیچ هەنگاوێکیش نەنراوە بۆ دادپەروەری لە دابەشکردنی سەروەت و سامانی کوردستان. بە دادپەروەریانە ئیمتیازات و موچەی پلەپاڵاکان وەک خۆیان پارێزراون. هەژاران و خانەنشین و کەم ئەندامانیش ژیانیان باشتر نەکراوە. بۆیە داوا لە بەڕێزتان دەکەین یاسایەکە واژ و مەکەن و بیگەڕێنەوە پەرلەمان. چاکسازیەکی هەمەلایەنە لەسەرەوە بۆ خوارەوە داخوازی دەست بەجێی هاوڵاتیانی کوردستانە. هەڵمەتی دادپەروەری 21/2020 دیاری داوۆزە واژەیەەکە دیاری لێ کاکی چی بە دنیا گەرم نابن